لاعیبش پابجی مانینه اما پرسیارێک لێ دەکەم زۆر باشە ئەگە زانیت پانکەچی پابجی براندی ئاری گەیمینگ هەدیە زۆر باش. ئەوەت پیشان دەدەم ئیمۆجیەکە دوو سیمبوڵە باشە ئیمۆجیە ئەگە زانیت چ وڵاتەکە ئەوە ڕاستەخۆ دەبێ خاوەنی پانکەک لە بیرم نەبوو سانیە بگرمەوە 30 سانیە تێ ئاگدار ئەڵمانیا بخینەوە ئەوە پیاوەکە ئەوەش ئۆیە ئەوە چییە بەخوای هەونیە کەش بیان کرد بە داوای لێبردنەوە نەیبردیەوە ئاها دەکەوە عمان ئیمۆژیەکەمان گۆر تەوان فرت و فێرەکە تازەوە کردی بزانین لۆ خۆیەوە هازیرەکە ئەوە چێندەرە جاپان پیرۆزە کات سەفرەی لۆ لێدەن بانکەچی مۆبایلی بڕۆ بە هەدیە بران بەخێر بێ ئەو زاریان هەدیەکەمان لی دەکە باشە لی 5 متری براندی ئاری گەیمینگە ئەوە چ وڵاتەکە قسەی نەکەن ئاسانیت دانایتەوە نیە ئاگا لێبی دیارە خواردنە وڵاتەکە لەو دوانە دروستەبێ لەو دوانە دروستەبی هەتا ئێستێک کەس زانیتی ئەو نەزانی بەداوای لێبردنەوە ئەوە دوو ئەوە هەنگاریە بران بەخێر بێ تەڵوێریەوە نیە پرسیارەکەی دەگۆڕین نەفسی پرسیار نییە باشە ڕسمەکەت پیشان دەدەم ئەو ڕسمە ئیچ وڵاتەکی ئەگەر زانیت لی دەچی براندی ئاری گەیمینگ بە هەدیە وەردەگری ئەو بەڕاستی پیرۆزە تەوانەها بە 4 سانی زانین لەنگۆ زیرەکتە بەس ناوەڵای پرسیارەکەشی ئاسان بوو لی دەچ براندی ئاری گەیمینگ بە هەدیە بەخێر بێ زۆر سپاس مەمنون. هەدیەکەمان مۆنۆپۆلێکی هەولێرە ئەگە بێت و زانیت ئەو ڕسمە چ وڵاتەک باشە ئاگدار بە 30 ئوسترالیا غەڵەتە یەک وەڵامت مایە تازە شتێکی زۆر ئاسانم دانابلوێ زانیان بەداوای لێبردنەوە پرتوگال بەخێر بێت زۆر سپاس. هەدی مۆنۆپۆلەکەی مایە بزانین بە بەرتو دەکەویتن 30 سانیە هەیە سێ وەڵام وەردەگیرێت چ وڵاتەکە فەڕەنسا. پاریس. ئاسان بوو زۆر ئەزمە فەڕەنسا. ئەوزە شانسی من بەچ بزانەوە حەزی لە فەڕەنسایە برام پیرۆزە بیا خاوەنی مۆنۆپۆلی بە بادینی داخبم ئەف وڵاتە ئەف ڕسمە چ وڵاتەکە چ بۆ بادینی بوو یاڵە 30 سانیە هەیە سێ وەڵام وەردەگیرێ چێ ژاپۆن. غەڵەت هندیا. دوو خەڵەت سێم خەڵەت یەکسەر نامینێ ئاگدار بە یەک وەڵامت مایە بەداوای لێبردنەوە ئینگلاند